ئەو کاتان باش هاوڕێیان چوون هیوادارم باش چۆن هاوڕێیان باشن دنیایەک ڕێز و خۆشەویستی هاوڕێیان دنیایەک ڕێز و خۆشەویستی بۆ ئێوەی بەڕێز هاوڕێیان چەند قسە و باسێک دەکەین چەند قسە و باسێک لەساندە مەسەلەی هەستیار نوێ دەکەین بەڵام بەبەر لەوە ئەو دەنگەی مەرا بەختیارتان لۆ لێدەم وەڵڵاهی بزانم زعة يعني داب كنين أمو جسمي بيني هاوريان بخير بين ودنجي مرا باختياري بو داگه كروشي گنت ساعتين سالة مبار بلاو كرايوا لا بيزك بناي امام جلال بيزك بناي سلاو ليبي هاوريان سلاوتان ليبيت استاد ازبق صوباز دكين عندك صوباز دكين هاوريان كم زور باسي او ريبورتا دكام لو بيزام لبوم نيا دزانم همو كستوش زور كستوش با بلام رنگي وينيچي تندو تيجي بلاو دكاتوا هندي شت لا ياساي فيسبوك اويا لو روانگوا بيتر فيسبوك سزاتان دادا بس بشك من كتينة برشالاوي ريبورتي دزگاي پاراستن ببرنامه ليمان دادن يعني روجا كدونيا يعني بيزاكانيا شلو كد كردينا من اورو تسيرم كل يك روجي لبيستو هشتي يك 128,000 کس حتی نعوف بيزاكي من بلام استاكا بيك مانجي اونده بهرحال اتربوية باز دكين اونده او نوع اكل ارهاب نوع اكل سركوت نوع اكل شون وقت خوي عبد المهيمن بارزاني اوريان عبد المهيمن بارزاني بقولا عبد المهيمن بارزاني اصلا شو راس دريدي ولات من اخواري معافزي وليري بو من اخواري قباتك شاكو بيكس داي بيقدو ما مطلوفة شالوي جوان بود سقالي دا ودستي شاشاو استاشا ماشتا بالروابك ها ماشتا لقل بشك ما ذكرت تاين أجت ما عندن بارا على ورانا وكاتان باش بخير بين وظانم تشلونيها بويا بيجا مرندرايا براستي اكاونتك شميك ماكس زادرام لصوينيشي اوزلان يك مانك بلايف يتار صار موبر وديت بيانو اوريان وريا يندش بن يعني بداخل اوزلان رمز شي زور قوري جوانا بيرمند شي قوري قائد شي قوري كرد لزندانا بلام وينك كبلاو دكيوا وينا سزادة درين وريابن تندو تجي حتى دويني ليك تريبدي اگر شكايات اللي بكري لقلت دكان يعني او ريبورت شي زور لقب هاوريان بخير بين دنياك رزق خوشويستي بخير بين او شو قصة هندا كمك قصة باز السر او دكين بقولن هندا قصة باز او نامو شده هندا قصة باز السر او دكين فظاعتي مسؤولين فظاعت سكسكردنيان رواية يان تاوانا ببي ورقاني ما في مروف ببي
میدیای ئەوروپی کە من دەمەوێ بڵێم یعنی کەس ناڵێت لە ئەوروپا ئەو پەڕی بەهەشتەکی یان کۆمارێکی ئۆتۆبیایی هەیە، بەڵام لە هەموو دنیا هیچ کشوێرێک بەقەت کشوێری ئەوروپا و بەقەت چەند وڵاتێکی لەوانە ئەسکەندەناڤیا مافی مرۆڤی و ئەوانەی حقوقی مافی مرۆڤ و ئازادی بیرڕای تێدا بەهێز نییە. بۆیە هەر شتەکە لەو چوارچێوەیە دەکرێتن، یعنی ئەوە نییە ئیشی ڕۆژەک و دووە لێکدانەوەی زۆری لۆکرایە، گفتوگۆی زۆری لۆ دەکرێت، ئەنی بەرزترین وڵات کە ڕێز لە مافی مرۆڤ دەگرن لە وڵاتانی ئەوروپایە لەو ڕوانگەوەیە. لێرە چۆنە مەسەلە ئەگە بەرپرس سکس بکات، ئەگە بەرپرس تاوان بکات چی لێگە دەکرێتن. بەس بەر لەوە هاوڕێیان با بچینە سەر ئەوەی یعنی دەمەوێت ئەوە بڵێم هەندە شت بڵێم. سیستام زۆر دەوری هەیە هاوڕێیان، سیستام ئەتوو مەسەلەن دەبینی ببورن سیستام ئەوەی دەبینی کە ئەو سیستەمەی لە ڕۆژئاوا هەیە ژن دەکاتە قائید، بەس ئەو سیستەمەی لە باشوور هەیە ژنی کردە کۆیلا ژن دەکاتە کۆیلا، ژن دەکاتە ئەوەی بەس ئەرزی خۆی بکاتن، سەقافەتی دابڕێ. لە کاتێکدا ئەو ژنەی باشوور لە هەشتاکان دایانیان کەتنە زیندان، بە هەزارانیان لە زانکۆکان لەگەڵ ئێمەمانان بوون، نمونەی کەسی تێکۆشەر و شۆڕژێر بوون، بەڵام لەژێر سای ئەو کابینەیە بڕۆ ڕۆشنبیری ئافرەت، ڕۆشنبیری ینی پیا و ئافرەتیان گەیانتە سەر ئاستەکی زۆر ئەوە کۆمەلگایان فاس. بۆیە سیستەم دەوری هەیە، حتى تاج کورد کە دێتە ئەوروپا گۆڕانکاریەک بەسەر هەمووماندا هاتیە. ئەو بوارەی کە دایتیان هاوڕێیان لە میدیا زۆر خەتەرە کە ڕوو تێدەکاتن. ئەو میدیا دەتوانێت کۆمەلگا بەرەو ئاستەکی بەرزبەوە دەشتوانێت ئەوە بە ئەو هەموو بەرنامە فەزاعەتەی، ئەو هەموو بەرنامە تافیعی کە هیچ سوودەکی نییە لەو ناو کۆمەلگا، جگە لە هێنانی ئەو هەموو بەرمەجوانە زۆر قسەکرا و بەرنامە و شتانەی کا لە کۆریە و لە تورکیە و ئەوانەیە کۆمەلگای کوردیان فاسد کرد. هاوڕێیان کۆمەلگای کوردیان هاوڕێیانە دەنگم هەیە، دەنگ چۆنە دەنگ تخوا بەس ئەوە بی نەوەک خەلە لە شتێکمان هەبێ مەژبەکەی خۆمان دەستمان پێکردیە. هەر 20 دقەیەک هاوڕێیان هەندێک قسە و باز دەکەین. هاوڕێیان دەنگ چۆنە؟ هەلو زۆر باشە ئاوازخان، زۆر سوپاس کاک یوسف، زۆر سوپاس. هاوڕێیان هەر ئەوەندەیە ینی کۆمەلگای کوردیان بەهێنانی مخەدەرات بڕوا بکەم گەورەترین بازرگانی ئێستا کێشێک لەو پێگانەی کە بەبەروی پارەیەش زۆری خازانجا ئەوە بەرپرسەکان فێرە ئەو بازرگانیە بوونا بەخۆشیان دەچێشن، تجارەتیش پێ دەگەن. حدودی ئێرانیشە کە ئێرانێکێک لە وڵاتانەیە، هوتێلەکان کە باشترین بازارە لە بۆ ساختکردنەوەی لەشی ئافرەت، ساختکردنەوەی لەشی ئافرەت و مخەدەرات و فلیم و گرتن و ئەوانە، یعنی تەلەڤیزیۆنەکان بەو ئاراستەیە بن کە بەرنامەیەکی ڕۆشنبیری وایان نییە. کۆمەلگایان بەرەو ئەو کۆمەلگای کوردی ئەو کۆمەلگایان نییە کە نەک 30 ساڵ لەمەوبەر کە دابڕابوو لە هەموو علم و سەقافەتێک ئەوروپی دابڕابوو، ئابلۆقا تەلەڤیزۆنی نەبوو، سوسیال میدیا نەبوو، بەنبوونا کەچی زۆر پێشکەوتوتر بە کتاب بە ئەوراق و کۆمەڵێک جەریدەی عێراق و سەورە هەبوو، خەڵک زۆر مسەقافتر بوو بە گۆڤاری بەیان و ڕۆشنبیری نوێ و جیلیمە ڕەنگی بزانیتن، زۆر پێشکەوتوتر بوون بڕوا بکە. لەبەر ئەوەی هێزەکانی شار خەڵکیان پەروەردەکە بەستاکە ناپێچوانەوە ئەو هێزانەی هەموو هەیە، بەس خەڵک فێرە بێڕەوشتی دەکەن، فێرە ڕابواردن دەکەن کە بیر و باوەڕ نەمای کێم و ئەخلاقش نامینێ، کە ناپاچی بۆ دیاردەیەکی گشت. هاوڕێیان هەر کەسێک ناپاک بوو بزانە نە شەرەفی دەمینێ، نە کەرامەتی دەمینێ، نەک شەرەفی نیشتیمانی، کەسێتیش نییە، لەوەی دەبتە نۆرماڵ هەموو شتێکی. بۆیە ببینن زۆربەی کۆنە جاشەکان هەلایان زۆر احتیاطی بوو هەبوون، وەختی هەتا فەوزیان وەرەگرت ژنەکانی خۆیان لەو مەسئول بەحسەکان دەبرد. یعنی ئێستاش هەمان شتە، هەمان مەسەلەیە لە یعنی ئەوە دەکەن. هاوڕێیان کۆمەڵێک بڕوا بکە ئەوڕۆ لەگەندە برادر باسەوەمان کرد، کۆمەڵێک لە هەولێر، من هەولێر دەزانم، نە دهۆک دەزانم، نە سلێمانی دەزانم، کۆمەڵێک وتێل هەن
بەو کڕۆنەی قەدەغە نەکرایە وتێلی ڕابواردن وتێل و دیسکۆ و شەوان بەو ئەوەی قەدەغە نەکرایە هاوڕێیان بەو کڕۆنایە هەموو شل قەدەغەیە بەڵام بڕۆ سەیری گرانت ئەربیل بکەن بڕۆ سەیری ڤینۆس بکەن ئەوە نام و دیسکۆن تاعەن دیسکۆن لۆفتانین مجەمع جڤینی زەهەبی زیۆس ئەو کۆمەڵە دیسکۆیی شەوانە هەرەبارەخ جممەی دێ تاعەنەوەی بارزانیەکانە پیاوم دەوێ پیاوی شێخ سامان و شێخ سامان و سیروان بارزانی برایەتی زۆربەی یەکە چشان ناوەکەی بخوا مزوریە چیە وەڵی ناوەکەیم بەغەڵەت نووسیە بە هەر حاڵ مزوریە چیە بە زیاتر ئیماڵیش سیروان بارزانی سیروان ڕەمزی فەساد و بێ ئەخلاقکردنی کۆمەلگایە بەو کڕۆنەیە قەپات نییە و کەسیش هەموو دیسکۆکانی کە نیاوڕانی سۆرانی و شتەکانە شەڕ و هەرایە کە دەرێن دەبتە هەرام و ئەرسیاتیان گرتی ئەوزی بارزانیەکان کەس ناوێری برێن لەل ئەوی دەستەوێندەر و زۆربەی تازرەکانیشان تازری عەرەب و عەرەب لە خوارەوە دێن کارەساتەکە لەوەدایە کورد وەختی خۆی لێ ڕادەچۆ مووسڵ و بەغدا لە بۆ ئەوە مەسەلەی لەش فرۆشی کەمێک چێش لە ئەوە ببینی ئێستا خەڵک بالعەکس دێ لە عێراق دێتن لە بۆ کوردستان لە بۆ ئەو مەسەلەنە ئاوا فاسدیان کردی ئاوڕێیان ئەزە بەدەر لەوە ئەوانە دیادەی زۆر قێزەوەنن و خەتەرە لەبەرەوەی لەو ئەوروپاش بۆ شێوەیە نییە بەو شێوەیە نییە من ئێستا باز دەکەم ئەلەو ئەوروپایی کە ئیسلامیەکان پێیان وڵاتی کفر و بێڕەوشتیە بزان چۆنە ینی چۆن شتەکان تەنزیم کرایە تا حەدێکی زۆر حقوق لەو مۆزوعی چۆنە بەڵام لە کوردستان هاوڕێیان بڕوا بکەن یعنی شتەکان ئەوەندە بە بێشەڕەوی دەڕوا ئافرەت بە گروپ پەرلەمانتار هەیە من دەقیق نیم بۆیە ئەنە ساوە دەنجی مەلا بەختیاری بلۆم بڵاو کردنەوە دەگە کوڕەشی گەنج دەنگەکەم بڵاو کردەوە وەختی خۆشی بڵاوم کردەوە بەڵگەم لە دەستە بەڵگار نەفشەش دەکەم ئەوم لەکنەوە بڵاو ناکەمەوە ئەوم لەکنە کە شتێک لە دەستت بوو بڵاو دەکەیوە ینی ئەو کامی ببورن نازم ئەو دێرەکەشم لەبیر چوو کامیرەی چاودێری هاوڕێیان پڕی هوتێلەکان کراوە ڕەنگی ئەوانە زۆرەوە بی بڕوا بکەن لە یەکێتی ئافرەتانی پارتیدانرا بوو لە یەکێتی ئافرەتانی پارتیدانرا بوو تەسویر دەکەن لە هوتێلەکان تەسلیمیان ئەوەیان کردیە یعنی دادەنێن خەڵکی پێ دەکڕن و ئەوە دەکەن هاوڕێیان مەسەلەی نەک مەسەلەی هەر بەرپرسی سیاسی لە ئەوروپا بڕوا بکەن نووسەر ئەدی پرۆگرام پێشکەشکار وەرزشوان هەموویان ڕوبەڕووی ئیدانەی خەڵک دەبنەوە کاتێک بزانن ببورن ئاوڕیانە بیرم چوو ئەوە بڵاوکەمەوە کاتێک بزانن سکستەک لە سوید لە ساڵی 98ەوە لە ساڵی 98ەوە هاوڕێیان لەش فرۆشی مەمنوع کرایە لە وڵاتی سوید پێچوانەی هەموو وڵاتەکانی دنیاە ئەوە یاساغە نابی لە بۆ بەستخوایەکدا هاوڕێیان ئاچکر لەو لاژڕام گەیاند بوو کە ئەوەی دەکەم داوای زۆر لێبوردنتان لێ دەکەم ئەوەتەوە هاوڕێیان ببورن لە ساڵی 98 لەو وڵاتی سویدە مەمنوع خەڵک بچی لەگەر ئافرەت بە پارە بکڕی هەموو حقوقەشی ئەو شتە هەیە خەڵک لەسەر زادە یەکتر ماچەکە بەس ماچەکە باوەش بە یەک دەکەن یەکتر ماچ دەکەن زۆر نۆرماڵە شتکە مەمنوعە بەڵام مەمنوعە بچی لەش ببورن و شەکە ناڵن لە فەیسبوک شکایەتمان لێ دەکرێت ئەو شێشێک لەو شتانەیە بەو زانیاریتان جوود بوون باوا بڵێن شەهوەت بازی مەمنوعە ئەگەر بیکەی عقوبە دەدرێت عقوبەکەی هەم مادیە هەم سزنە لە 98 کە دروست بوو کە لە وڵاتی سوید ساڵی 98 ئەو بڕیارە دەرچوو 6 مانگ حکوم دەدرای ئەگەر بچی بە پارە لەشی ئافرەتێک بکڕی لێت کەشف بی هەر هاوڵاتیەک بی یان سیاسێک بی مەمنوعە یاساغە ئەوە دەبیت عقوبە دەدرێت بە پێی
زۆری شتەکەی تەمەنی ئینسانەکەی شێوەکەی ئەوە حاکم بڕیار دەدا لە ئەوە ئێستا زیاد بووە لە 6 مانگەکەی بوویتە ساڵێک وا بەرەو لە ساڵی پارەوە دەیانەوێت زۆر زیاتریش بکەن عقوبەکەی چیە مەسەڵەن ڕەنگە یەک بچی بە 500 کڕۆن دەگە $50 دەچی لەگەر نیو سەعاتێک یان سەعاتێک لەگەر ئافرەتەکەی بەس بڕوا بکە ئەندێک کەس چوونە $5,000 غرامە کراینە و 6 مانگ بەسەرەوە عقوبە دەدرێت بە پێی زۆری شتەکەیە ئەوە لە وڵاتی سویدەی لە کاتێکدا ئافرەت ئازادە بۆ خۆی چ دەکە بەس بە ئارەزومەندانە بە کڕینە بە پارەنا لە نێوانیان لە نێوانیان ئەوە لە بۆ هەر 10 ملیۆن کورد هاوڵاتیەکەی سویدە بەڵام کاتێک مەسئولێک دەیکا کەیسەکەی دەگەویتە ناو میدیا هاوڕێیان کەیسەکەی دەگەویتە ناو میدیا ئابڕووی ئەبوو ئەژدادی دەردێنن من ئێستا هەندێک نمونەتان بۆ بازەکەم لەو 1-2 ساڵەی ڕوویدایە هاوڕێیان لەو ماوانە پاولۆ ڕۆبەرتۆ هەبوو کابرایەک بوو بەرنامەی پێشکەش دەکرد زائیدەن ڕکلامی دەکرد چوو لە هتێلە برێم لە ماڵەشی گیرە پۆلیس گرتی ئەوە 12 کەس بوون گیرە ئەو تا ئێستاش لە مانجی مای 5/2020ەوە تاوەکو ئێستا زیاتر لە 5-6,000 ئەخباری لە هەموو میدیا و نێت بنووسە پاولۆ ڕۆبەرتۆ کابرایەکە مزەڕەت بەرنامەی پێشکەش دەکە بۆکسینە ڕکلامی دەکات تەنیاوە بڕۆ بنووسن پاولۆ ڕۆبەرتۆ ئەوە کوردی سوید زۆربەی دەزای متابعی کردیە تا ئێستا کەیسەکەی قەپات نەبووە لە میدیا بە هەزاران دیدار و یعنی خەبەر و ئەویان لەسەر دروست کردیە و کابرا وتی غەڵەت بووم داوای لێبوردن دەکەم نەیخوارد غرامە کرا $2,000 نەوعی عقوبەکەی وا بوو $2,000 غرامە سزنیش دەکرێت لۆ لەبەرەوەی کابراایکی پۆپیلارە ڕەمزی وڵاتەکە دەموچاوەکە نوێەکەی کە کەس نازانی نۆ بوو دەبوو چەند گروپەک بوون لەگەری ژیران ئیدکە بوو کەس باسی لەبەرۆ هاوڵاتی ئاسایی بوون بەڵام ئەوەی کە پۆپیلارە ئەوەی کە دیارە ئەوە یاساغا ئەوە معیبەیە لەبەر ئەوەی ئەوانە ڕەمزی وڵاتن کەسانی دیارن هانس فۆشباری ئاوڕێیان سەرۆک شارەوانیەک بوو لە سوید بڕوا بکە ئەویش چوو بوو ئەوە چوو بوو لەگەر ئافرەت کەمە کاتی بردووە سەر سەرۆک شارەوانی بوو بڕۆن ناوی لێ بدەن هانس فۆشباری بزانە چەند هەزار ئەخبار لەسەری دێت چکو لە گوگل دەدەی پێ دەڵێ لە ماوەی ئەوەن دەست ئەوەی چەند ئەوەی لەسەر دێ $5,000 غرامە کرا $5,000 غرامە کرا لە حزبی ڕاستەکان دەرکرا داوای لێبوردنیشی کرد بووە خەبەری نەکتە ئەوە تەلەڤزیۆنە هەرە گەورەکانی سوید ئابڕوویە بۆ ئەژداد دەچێت لە کاتێکدا ئەتوو بە ئارەزومەندانە چ دەکەی بکە یعنی ئێرە ئەفغانستان نییە کابۆل نییە ئێرە ئەوە نییە ینی ئازادی بڕۆ بەس بە پارە مەکڕە کچ ئارەزومەندانە کوڕ ئارەزومەندانە چ دەکەن بکەن بەڵام بە پارە نابیت خەڵکی سیاسی کە دەیکا دەستە سەری سەرەوە لە بەرەوەوانە ڕەمزی وڵاتن بەرپرسی باڵای وڵاتنەوە هیچیان ژیانیان پریڤات نییە هاوڕێیان تومەی بەرنمەیەک بوو لە ئەمریکا دەستی پێکرد هاتە سویدیش بەدەیان هەزار کەس لە ئەمریکا و لە ئەوانم نازام دەیان هەزار بەس بە هەزاران کەس لە ماوەی چەندین مانگە ئافرەت هاتە سەر تەلەڤزیۆن دەگوت ئەو پیاوە ئەو پرۆگرامە ئەو کەسا دەستدرێژی کردە سەر من ناویان دەگوت نا چەند پرۆگرام لێدەرێک دەرکران یعنی کابرایە کە بوو ناوی مارتین بوو گەورەترین بەرنامەی هەبوو زۆرترین بینەری زەماوەری هەبوو مجەڕەد بە 1-2 قسەک دەستی لە بۆ ژنەژیر بردبوو ناوی نووس ئەوە ژنەکە باسی کرد دەریان کرد لە تەلەڤزیۆنەکەی دەریان کرد قەرەبووشی ئەو ژنەش کراوە بەرنامەی هەبوو بەرنامەیان من باسی سیاسەکان ناکەم بەرمونە ئەوە بەرنامەیان هەیە تومەی ئەو بەرنامەیەکە لە ئەمریکای بڕۆن لێ بدەم بزانە چ ژنێک دەهات سەدەڵ دەگو ئەوە دەستدرێژی کردە سەرە من ئەو بەسئولە ئەو کەسە دیارە باسی کەسە دیارەکان دەکەن خۆ باسی کەسی هاوڵاتی ناکرێتن
بە هەزاران ژن دەهات دەگوت دەستدرێژیم کرایت سەر لەو ئەوروپا دەستدرێژیش چ خوارە ناچی بە زۆرم لێ بە عەردیدادەوە یان بە چەک بیبات قەچێک تەشقەڵەی پێگردیە تەنجی بێڵجین دەستەچی لە بۆ درێژ کردیە ئەندێش بۆری هاوڕێیان وەزیری اقتصادی سوید ئیچێک لە ڕەمزە هەرە دیارەکانی ڕاستەکان بوو ئەو وەختەی لە هەموو ئەوروپا لە 2006 نەکسەی اقتصادی بوو سوید نەکرد ئەو کابرای وەزیرەکەی خۆی نەیکەتان و کەسی دووەم بوو ئەگەر خۆی هەڵبژاردە وەک کەسی یەکەمی حزبی دووەم لە دوای سۆسیال دیموکرات ئەو کات مۆدێراتەکان هەبوو لە یەک ئاهەنگدا دەستی لە بۆ ژنێک برد دەستی لە بۆ ژنێک برد و سەرخۆشیش بوو لە جەرائیدە بەناوبانکانێکو ئافتۆم بڵادێت و ئەکسپرێسم بڕۆن ئەوە بکەن چەندین بابەتی لەسەر نووسرا ئیتر هات گوتی سەرخۆش بووم داوای لێبوردن دەکەم استقالەشی لە دنیای سیاسەتدا و ئێستا هەرکەس نازانێت چێیە لەسەر یەک دەست درێژی کردن ئەوانێ ئاوای کردبوو ئیتر لۆ چی کردبوو نازانم بەڕاستی بەس بە تەحەڕوش ئیساب بوو تەنیا ئەوە ئەو وڵاتەیە کە هاوجود بوون ئارەزومەندانە ئەو پەڕیکرانەوە هەیە چ دەکەی گرنگ ئەوە نەبی بەڵام ئەو پەڕیکرانەوە نییە تۆ بچی لە بن هەژدە بکەیت بە کچ و کوڕ یاساغا لە بن هەژدە هەر کەسێک ئەوەی لە بن هەژدە لەگەڵیان بکە پێدۆفیلی پێدەگۆترێ ئەو پێدۆفیلەش تاوانە ئەو تاوانش حکومدانی زۆر زیاترە لە کڕینی جەستەی ژنێک یان جەستەی پیاوەک باوە بڵێن هاوڕێیان هاوڕێگەس خوازی لێرە زۆر هێزەکن کاریگەرن لە هەموو ئەوروپا وجودە چخوانەیە بەڵام فرۆشتن نییە لێرە دۆ ژن و پیاو مەمنوعە و سزای لەسەرەوەکو گوتم چلۆ ژن چلە بۆ پیا ئەو یاسایە کە دانرایە لە بۆ هەردوو لایەن دانرایە بارعاڵیانی ئەوە سێ وەزیر هاوڕێیان دەنیس بایکەڵ خۆممانزاوە تورکیا لە بن پیلمانە یەک فەزاعەتی لێکەشف سەرۆک حزب بوو دەستی کێشا و بزر بوو چێ دەنیس بایکەڵی لە بیرمایە چێ سەرۆک حزبێکی دیاریش بوو لیان گەورە کرد هاوڕێیان کلنتۆن ئێخۆ بە ئارەزومەندانەش لەگەر مۆنیکای لە کۆشی سپی هەندێک جوود بوون لەگە یەکتری بە ئارەزومەندانە هەموو ئەوانەی لە کۆتایی نۆتەکان لە بیریانە چ فەزە کرا هەتا داوای لێبوردنی لەسەر تەلەڤیزیۆنی کرد کلنتۆن لۆ لەبەرەوەی نابی پێگەی سیاسی و لە شوێنی کارکردن سەرۆک کۆمار ئاوا بکاتن سەرۆکی ڕەقەمیەکی وڵات بڕۆن کلنتۆن و مۆنیکا لێ دەمزان چەند هەزار ئەوە هاتیە ئەو ژیانیان پریڤات نییە لەبەرەوەی ئەوانە کورە ترامپ 30 ساڵ لەمەوبەر چوو بوو لەگە ژنا ڕای بوو داوای قەرەبیان لێ کردەوە 30 ساڵ لەمەوبەر کە کەس نەیدەناسی کە لە وەختی سەرۆک نەبوو بە سەرۆک دەیان ژن ڕێزیان گرتیان ئەوە لەگەڵەمەی کردیا هەندێک دایانگۆ بە دەستدرێژیش کووە یان بە پارە داوای قەرەبیان لێ دەکردەوە لەوە لەبەرەوەی بۆ ڕەمزەکی ڕەقەمیەکی وڵات هاوڕێیان ئەوی لە ئەوروپا دەزانی بەنزیخانەی شێل هەیە شێل خاوەنی ئەو بەنزیخانەیە تەنیا 6 مناڵی بەڕووتی لە ژوورەکەی مەکتەبەکەی هەبوو بڕوا بکەن بڕۆ لە جەرائید دەن ئەو ئێگەرەی ببوڕە خاوەنەکەی دێتن 6 منداڵ ڕسمیان هەبوو ئیبن هەژدە شکایەتی لێکرا هیچێک لە مۆزەفەکە هاتن عقوبە درا نازام عقوبەکەی چەند بز عقوبە درا بەس پرینتی کرد بوو پرینت لە مەکتەبەکەی بوو لەبەرەوەی بن هەژدە بوو تاحقیقیان لەگە کرد کابرایەکی مەشهوور دەوڵەمەند ملیۆنێر ئەوانە کرد لە بەریتانیای لە ساڵی هەفتاکان و هەشتاکان 1433 حاڵەتی دەستدرێژی لەو بن هەژدەی بووە 1433 76 سیاسی بووە هەموو ناوی بەشەشیان نەماڵەی مەلیکەکان بوونە باس کرایە لە میدیا هەموو دەنووسرێ لە ڕسمەکانیان لێدرایە من هەمە لەو بابەتە لە سەمەرە بەختیار نووسی هەموومە دانایە قەشەکان چەند قەشەتان دید ڕۆژانە جێری ڕادەگرن بە خۆتان کە کاتێک دەستدرێژی دەکاتە سەر منداڵ
ژن یان خەڵک ناوی دەستە ناو میدیا من قسەم لەسەر ئەوەیە هەرچی ئەو مەسوولە کوردانە دەکەن ئەوانەی باشوور آخر چۆن یعنی ئینسان سەفینکانەبیەکی خێڕی لە گەنجی گەنجێک دەستدرێژی دەکاتە سەری 20 ساڵ نەدرێتە دادگا و باسیش نەکرێت تۆ دادگا نییە هیچ قانون نییە چ دەکەن ئەوانە دەگرن دەکوژن سواری ژن دەبن سواری پیاو دەبن هیچ قانون نییە ئێلە میدیاش بەعز نەکرێت چ دەکەی چاوی دەرێ منداڵی هەیە یعنی ئەو مەسوولەیەکێتی منداڵی هەیە زەوق خۆتی لۆغەڵ ئەوە دەکەم مەسئولی باڵا دەبێت زۆر وریابێ کەسی پۆپ دیار دەبێت زۆر وریابێ لەو نوقتانە چکو ئەوانە وڵات سیاسەتی وڵات دادەڕێژن ئەوانە وەکو وەلی ئەمر وەکو باوکن لە ڕووی قانونیەوە ئەگەنە ئەوانە خێڕی ئەوانە هەندێک نین ببنە هیچ لە ناو ئەوەیەک تۆ کە باوک وابێت بێگومان ئەوە کاریگەری لەسەر هەموونەوەکان دەبێت بۆیە هەموو ژیانی ئەوانەی جوانە یعنی سەفینکانە بیەنگو بەزەوە بکەن لێرە شوێ هاوڕێن ئەوانەی تەمرین دەکەن زۆر زاریایە دەستدرێژی دەکەن ئەمە چەند کوردە چ دەزانم کە ئەو شتانیان کردیە 4 ساڵ حکوم درایان بڕوا بکە شکایەتیان زۆر لەسەر دەگەرێت چەند شکایەتە شێوەکان و ئەو ینی شێوە و عمر و نەوعیەتەکە 4 ساڵ ئەم کوڕێک دەناسم هەر شۆکم گرت دەستدرێژی کرد بە ئەو دوکانی ئەو شێلانی هەبوو دەستدرێژی کردبوو شکایەتیان لێ کرد 4 ساڵ گیرە 4 ساڵ ئێکاکە دەیان و سەدان ژنی کورتێ بە چەک بە زۆرەم لێ بردیتیان دوور لە ئارەزومەندی خۆی گەنج بڕوا بکەن زۆربەی مدیری ئاسایشەکان زۆربەی دەڵە نەکەموو مەسوولە ئەمنیەکان ئێستا لە زیندانەکان دەستدرێژی دەکەن سە مناڵان دەستدرێژی دەکەن بە دەستدرێژ تام لە دەستدرێژەکەی دەکەن تام و تێک چوون ئەوانە زۆربەی بەرپرسەکان ئەو نوعی تاقی دەکەنەوە لۆ لەبەرەوەی تێر بوونە لەگەر ئافرەت ئەوەش تاقی دەکەنەوە ئەوە ساقیت بوونە ئەوە وەکو هاوڕێگە سوخوازیش نییە بڵێ کاکە ئەوە جیناتەوە لە جسمیدا هەیە و بۆ ماوەیە و ناتواندرێ و حقوقی نا ئەوە لە ئەوروپاش ئەو شتانە نییە ئەوە لە فاسدیتی ئەوانە ساقیتن ئەوانە هاوڕێگە سوخوازیش نین ئەوانە ساقیتن بەڵام من ئەوە دەزانم 5-6 مەسئولی ئەمنی باڵای پارتیەکێتی دەستدرێژی دەگەنە سە منداڵ و لەگە منداڵ چێ بنهەشدا لێرەوا دەگوتری ئێکاکە یعنی ئەوە تاوان لە دەوائیرەکان پێگەکانی خۆیان بەکاردێنن لە بۆ دەستدرێژی سکسی لە بۆ ڕازیکردنی ژنان ئیتر یعنی بەس چاویان لە هەندی باشە دەبی قانونەکەبی کە قانونیە میدیا دەبی ئەو کەیسانش گەورە بکات چکو ئەگەنا ئەوانەوانە بەر دەبنەوە هەر کەسێک پێگەی کەسێتی خۆی بەکارهینە لە بۆ غەریزەی لەشفرۆشی کڕینی دەستەی ژنێک بە زۆر ئەوە تاوان ئیسابە دەبێ بەعز بکرێ نابێ بشاردرێتەوە ئەوە هیچ شمولی مافی مرۆڤ ناکات یعنی من سەدبارەی بکەم و هاوڕێیان قابلە یعنی وڵات هەبی بەقەت وڵاتانی ئەسکەندە نابێت لە ڕووی مافی مرۆڤەوە بەرز بێتن لە چاو هەموو دنیا ئەوە من ناو بەشێک لەو نمونانەم لەو باسکردن قانون لە پەرلەمان دەرەچی حکوومەت تەزدیق دەکا میدیای ئەو وڵاتانش حەدیان چیە غەڵەت دەکەن کە من یەک نمونەتان پێ بڵم لە هەندێک ئاڕێن وەخت خۆیەوەی ئانلیندی کوشت ئەو وەزیری خارجیەمان کوڕێکیان کرد گوتیان ئەوە هەوە کوڕەکەش هیچ قسەی نەکرد تەسویری بڵاوەوە لە هەموو شوێنێک وەڵەدا یەک هەفتەی دەرکەوت ئەو نەبوو کاک خەنی بوو بە پارەی هەموو جەریدە و ئەو جەریدە تەلەڤیزیۆنانەی شکایەتیان لێکرد بوو پارەی لێویستن وەڵڵا ئەوەزان بۆ ملیۆنێر یعنی قەزم لەوێ یەک تەشهیری بچووک لە میدیا پێت بکرێ قەرەبوویەکی زۆر هەمووش داوای لێبوردنیان کرد لەبەر ڕسمەکەیان پیشاندا لەم خەبەر بوو وەریشیان کردبوو بەڵام کاتێک کە تو دەچی جەستەی ئافرەتێک یان کوڕێک کڕینی ئەو شتەشەیە ئەوە تاوان ئەوە چۆن دزی تاوانە چۆن کوشتن تاوانە ئەوەش لە ئەوروپای تاوانە هەن لە هەندێک وڵات جامخانە هەیە بەس لە وڵاتی ئەسکەندەناڤیا من لە سوید ئەوە دەقیقم لەوەی لە 1970ەوە 23 ساڵی ڕەبەقە گرتن و غرامەی لەسەرە و فەزع دەکرێت ینی خەڵکی هاوڵادی بیکە
عقوبە دەدرێ و بە پارە بۆ بەڵام کەسی سیاسی دەکەویتە ناو میدیا لەبەر ئەوان دەموچاوی ئەوە نا بەرحاڵ هاوڕێیانە بیستم ئەوە بڵێم یعنی کەس داف و گەزافی ئینسانیەت لێ نەدا هەر کەسێک هەی بێ بەقەت ئەوروپیەکان نیتمان بەڕاستی یعنی ئاستەی بەرزی مافی مرۆڤێ ئینسان هەیە لێرە ئەوە قوانینە بڕۆن بە خۆتان هەموو گوگل هەیە گوگل مام گوگل زۆر باشە چ دەوێت دەداتێ مام گوگل هەر بە بەلاشیش بڕۆن بە کوردیە بە عەرەبیە بە زمانی وڵاتەکانی خۆتان لێ بدەن سپاس دەکەم هاوڕێ نازم یعنی بڕۆن لێدەم بزان چەند شتت دەداتی کاکە ئێمە دەبیری بەرەو دنیای مۆدرن بڕۆین نەک بەرەو دنیای دواوە و فێڵ نەکەین و پارتیوشێتی بەداخەوە ئەو مۆزوع ئەشان فاسد کردیان گەمەکی قێزەوەن لە بۆ مشکانی یەکتری لێ ناگەڕێن هیچ شتێک ڕێزکە زانستەکەی خۆی وەربگری ڕێزکە سروشتەکەی خۆی وەربگری هەندێک خەڵکەشی تر دید و بۆ چوون ینی کاوڕێ ئەمە هەموو دید و بۆ چوونمان هەروەکە شتەشی نوێیە کە تە ناو کورد ماوەیەکە وەڵا من هەمبی سەدان دیداری ئاوایی وەکو لەبەردەستم بی سەدان دیداری ئاوا وەکو نیهات بارزانی بڵاو دەکەینەوە وەکو مەلا بەختیار بڵاو دەکەینەوە کردیشمان نەک دەکەینەوە لەبەر بەس شتێکم لەکن نەبین ناتانم یعنی لەبەر حەز ناکەم وەکو تاوان وەکو غەدر تۆمات لە بۆ مەسعود بارزانیش ڕابکێشنەوە بۆ مەسروریش بەس بەڵگەکم نەدەست بی وەختی خۆی لەسەر مەسعود و مەسروری لەدەستمان بوو لە گۆڤارێکی هۆڵندی ئەتەوانەوە نییە پارتەکان پێشێت دەبن بۆ لە 2015 بڵاوم کردەوە لە گۆڤارێکی ئەو خلائی ژنەکە ترابەکڵێ لەگەر ئەو دوم کردیە ئێ بڵاومان کردەوە ئێستا شەیە یعنی کاگە لەو هۆڵندا ئێ بڵاو گرایەوە ئێ کو دەکرێ ئەوە ڕەمزی وڵاتت بی بەڵام لە دەستم نەبی بڵ عەزم لێ نییە یعنی غەدر لە هیچ بەرپرسەکەم بەس کەس داف و گەزاوی ئینسانیەت لەسەر ئێمە لێ نەدا لەبەر ئەوەیە و پرەنسیبەکی نێودەوڵەتیە و قەوانینە لە هەندێک وڵات ئەوە سنووری دانرا لە جامخانەیە و زەری بەش دەدەن ناڕیان زەری بەش دەدەن بە شەشیان بەڵام لە سوید یاساغا من لە سوید دەزانم ئەوە گوتم یاساغا و دەچێتە چوارچێوە و هەر بەرپرسەک بەس کاکەوەی لە کوردستان دەکرێت کاکە یعنی ئەتوەرە نیهات بارزانەیە هاوار مەسوولی کۆمەڵایەتی پارتیش ئەو قەشمەرە ئەوانە وڵاتی بەڕێوە دەبن چاوی من ئەوانە وڵاتی بەڕێ بزانە چۆن بەربوونێتە گیانی ئەو میلەت چۆن بەعز نەکرێت مەلا بەختیار ئەو قسە زلزلانە دەگاتن وەڵا بڕوا بکەن دەیان شتم لۆ هاتیە بەڵام یەقین نیمە بن هەژدە بوو زۆریش بە منی گوتی وەعدبی ئەمن وا بوو ما بەهرحاڵ نامەوێ وردەکاریەکان باسکەم چکو لە نزیکی بوو بەس بەڵگەم لەدەستنەوە بەس ئەو دەنگە هەبوو ئەوە دەستگای زانیاری بڵاوی کردەوە هەموو ئەو شتانی هاوڕێیان کە دەکەویتە بەردەستی ئێمە ڕاستە بەر لە کوردستان بۆ قسەك ئاگام لێ بوو هەموو ئەو خبارانەی دێ لە ناوە خۆیانە ململانەی ناوە خۆیان ئەخباری سیاسی کۆمەڵایەتی هەر هەموو قابلم لە چێ بینم خۆ قابلە سویدە بچم لە دەرگای وەزارەتێک دەمبریم ئەو دوکۆمنتەم دێ ئەو بەڵگەیەم دێ یان ئەوەندە پارەم هەیە ئەو دوکۆمنت بێگومان هەموو لە ناوە خۆیان بەس کە دێتە بەردەستی ئێمەمانان بێگومان بڵاوی دەکەینەوە خۆمە چ زەرەر دەکەین ئەوان شەڕی خۆیان پێ دەکەن بەس ئەمە شەڕی خۆمان استفادە پێ دەکەن هەموو خبارانەی دەگاتە دەست ئێمە لە کەوادری ئەو دەستگایانان لە سیاسی لەو شتانە ئەو کوردستان پۆستە هەرچی منبەر هەبوو دەهات تەسفیە حساباتی خۆی لێ دەکرد بەس ئەوانش استفادەی خۆیان لێ دەکرد هاوڕێیان تۆ وایە نیە تو چی ئەو خەبەران لە چێ بەدەست دەکەوی ئەو دەنگانە لە چێ بەدەست دەکەوی قابلە ئەمە کامیرەکەی لەسەر ژنەکەیدا نییە بەڵام ئێتر کە دێتە دەستت گرنگ شتەکە ڕەوایان ڕەوانیە بەرحاڵ هاوڕێ من نامەوێت زیاترەوە بمەران دە سەرنجە بوو وعدم دا و بڕواش کرد تااقەتی لایڤم نەبوو بەڵام وعد کە دای کە شتەکەت ڕاگەیان دەبێ ئەوە بی ئەو دۆسیە نوێیە هەندێک دۆسیە هەیە لە ناو کورد نوێیە زۆر تەبیعیە دیلی بۆ چینی جیاواسەبی ئەو جوانی کۆمەلگای کوردی پیشان دەدەن خۆ ناکرێ هەمومانۆکو یەک بیرکەینەوە هاڕێ من لە کوردستانەوە ئەبیرکردنەوەکم هەبوو ئێستا دوای 21 ساڵ لە ئەوروپاشنەوە ئەبیرکردنەوەشکەمان هەیە یعنی ئینسانە دەگۆڕێن دوێنێ بیر و ڕایەکم هەبوو لەسەر پارتی وشێتی ڕەنگی ئەو ڕنەوە ئەشکە بێ باشە ژیان وایە گۆڕانکاری لێکدان خۆ مانایەوە نییە ئینسان نەگۆڕ بی جامد بی ئیلە ئەبەت بۆ یەک ئیتیجابی تۆ هەندێک شت گۆڕانکاری دەبینی هەندێت وەکو
ئەوە فۆشکەرە ببورن وەکو ئەو شتانەی لێکۆڵینەوە دەکرێتن ئەو لێکۆڵینەوەانە شتی نوێت پێ دەڵێتن لە ڕووی زانستی لە ڕووی تەندروستی لە ڕووی تۆ مەزبوری وەخت خۆی دەیانگوت نانی سبەی نازەرورە بەنونە ئێستا دەڵێن نا زەرور نییە چێت لێکۆڵینەوەی پیشەندە ئەوە شوایە هاوڕێن ئینسان دەگۆڕێ ئەم گۆڕایمە ئەو ڕەنگ یانێ ئێمە هەیتمان ڕەنگی لۆ خەڵکی کوردستان لە ڕووی ئاژەڵ دۆسی لە ڕووی سروش دۆسی من دیفاع ئەم لە سەگ دەکرد ئەف ساڵ لەمەوبەر زۆر کەس گاڵتەی پێ دەکردن خوش کورد گوتەنێ شکر بۆ خوا ئێستاکە بە هەزاران کەس دەبینی ئەو شتانە هەیە یارامان نەبوون خەڵکەکی کەش هەبووە بەڵام ئەو دەمیدایانگو سەگ چێ دیفاعی لێکەی بەس ئێستا بەرەی ئاژەڵ دۆسی بەرەی سروش دۆسی زۆر بووە زۆر شتی نوێ هاتە ناو کۆمەلگای کوردی هاوڕێیان کاتان نەگرم شەوت شاد بشبوورن سەر مێشاندن دنیای ڕێز و خۆشەویستی